من ناوم کارۆن ئەمین پزیشکی خێزانیم لە ساڵی 2009 لە شاری شەفیلد، هەروەها من نیشتەجێی وڵاتی بریتانیام لە ساڵی 2000ەوە. بەڕاستی ستایشی بێ پایە بۆ ئەڵڵا سوبحانە وتەعالە کەەوە دوای چەندین ساڵ لە ژیانم لە وڵاتی بریتانیا توانیم خۆم بچەسپێنم لەم ژیانە و هەروەها لەم شارە و الحەمدولله بە پاڵپشتی ماڵەوەم خێزانم سنبول عوسمان کە ئەویش پزیشکی خێزانیە توانیمان پێکەوە ماڵێکی خنجیلانە دامەزرێنین. دوو کوڕکچێکم هەیە، دوو خاڵی گرنگی سەرەکی هەیە ویستم ئاماژەی پێ بدەم. یەکەم چۆن بتوانین نەوەکانی کورد لەم وڵاتە بپارێزین لە بابەتی ئاینی پیرۆز. بەڕاستی زۆر گرنگە باوک و دایک بە تایبەتی باوکان دەستی مناڵەکانە بگرن، فێرانکەن بیان بن بۆ مزگەوت بۆ نمونە، فێرانکەن لە ماڵەوە ستایشی سوبحانە وتەعالە هەموو جارێک بە بەرزی بنرخێنن، هەروەها فێرانکەن بتوانن بۆ نمونە بتوانای خۆیان قورئانیان فێرکەن، پێداچوونەوە بکەن لە فەرمودەکانی نێردرمان محەممەد صلی الله علیه وسلم، چونکە ئەوانە هەمووی وانەیە بۆ ژیان. ئەو منداڵانە پێویستیان بە ئامۆژگاریە، پێویستیان بە پاڵپشتە. ئاینی ئیسلامیش بەڕاستی گرنگی خۆی هەیە لە ژیانی مرۆڤە، بە تایبەتی وڵاتێک یان لە ژینگەیەکی بیانی وەکو ژینگەی وڵاتانی ڕۆژئاوا کە هەموو شتێک سەربەست و ئازادیکی بێسنووری تێدایە، بەڵام ئێمە وەکو موسڵمان ئەبێت ئاگاداری خۆمان بین ئەو سنوورە نەبەزێنین، بە توانای خۆمان و مناڵەکانش فێرکەین کەەوە هەموو شتێک سنووری تایبەتی خۆی هەیە. خاڵی دووەم کە من وەکو باوکێک بە پاڵپشتی بەڕاستی خێزانەکەشم کە خۆی بەڕێگەز تورکمانیشە، بەڵام توانیمان ماڵێک بە زمانی کوردی پەروەردەکەین و من زۆر شانازێکم بە مناڵەکانمەوە، چکە یەکەم جار زۆر گوێڕایەڵن، مناڵێکی ژیرن، هەروەها توانیمان پێکەوە زمانی کوردی بپارێزین لەم ژینگەیە. ڕەنگە یەکێ لە خاڵەکانی ئەوەش بێت کەوا من خۆم کوردی کوردستان نییە، من لە بەغا پەروەردە بووم، لە بەغدا کە پایتەختی وڵاتێکی عەرەبیە بەناوی عێراق گەورە بووم، بەڵام وەکو ماڵ ئێمە هەموو جارێک زمانی کوردی لامان گرنگ بووە بیپارێزین و هەروەها بە زانینی زمانەکە منداڵەکانم الحەمدولله لەناو کۆمەڵگای کوردیە ناسراون، مامەڵاکەن لەگەڵ مناڵانی کووردە، هەروەها لەبیر نەکەین بۆ نمونە پەیوەندیکی باشیان هەیە لەگەڵ پورەکانیان، خاڵەکانیان، مامیان و شانازی شەکەمکەوە توانیان چەندین بواری وەرزشی یان خوێندنی ئاستی جۆراوجۆر لە خوێندنە دەرەوەی قوتابخانەی ئینگلیزیەکە بدەست بهێنن. من کوڕە بچووەکەم بۆ نمونە یاریەکە بۆ تیپی شەفیلد بۆ تۆپی ئاو، ئەوەش کەم نییە، ئەوەش بەڕاستی پێویستی بە هاندان لە باوک و دایکەوە. من لە 2009 لەگەڵ مناڵەکانم دەستم گرتوون، بردمن بێکەوە یاری کەراتێمان کرد، هەمومان پشتین ڕەشمان وەگرتووە. ئەوە بەشێکە لەوەی کە من منداڵەکە لە چاودێری خۆمە یاری ئەکا و هەروەها شانازی شەکەینکەوە بتوانیمان پێکەوە چالێکێک ئەنجام بدەین. بەڕاستی باوک و دایک پێویستە لەناو کۆمەڵگا تێکەڵاو بن، نابێت کورد ئەو ماڵە کوردانەی کە خۆیان دابڕێن لە ناو کۆمەڵگای کوردیە وازەنەوە شتێکی باشەکەن. الحەمدولله خاڵی کۆتایی ئەمە ئاماژە بکەم بە قوتابخانەی نێرگێز کە توانیمان بۆ لە چەندین ساڵە چین بۆ نزیکی 10 ساڵ ناو شاری شەفیلد خۆی گرتووە، نزیکەی 7 قوتابیمان هەیە. ئێمە زۆر گرنگە لامان چالاکیەکی ئاستێکی بەرز ئەنجام بدەین تایە. من لام خاڵێکی زۆر گرنگە بۆ منداڵەکانی کورد بتوانن خۆیان بدۆزنەوە ناو کۆمەڵگای ئینگلیزە، بتوانن بگەنە ئاستێکی بەرز لە ناو شارەوانی، لە ناو کەرتی پزیشکی تەندروستی، بتوانن بگەن لە ناو ئەنجومەنی بریتانیا. ئێمە کورد وەکو کورد کەمتر نی لە نەتەوەکانی دیکە بگرە بە پێچەوانە. ئێمە ئەو منداڵانەی کە من خوێندنم فێرکردوون و ئامۆژگاریانەکەم بەڕاستی تێدایە شایستەی ئەوەیە بگاتە پلێکی زۆر بەرز لە دوا ڕۆژە و هیواداریشم ئەو قوتابخانە کوردیەکان و هەروە مزگەوتە کوردیەکانیش ئاوڕ بدەنەوە
ئاگداری ئەو مناڵانە بکەن کە ئەو منداڵانە بن کە نمونەن کە بەهرەیان هەیە ئاوەڕان لێ بدەنەوە دەستیان بگرن بتوانن بگەنە ئاستێکی زۆر بەرزە لە ناو هەموو چارەکانی ژیانی ئەم وڵاتە. بەشێک لە ژیانی من ئیشەکەمە پیشەکەمە وەکو پزیشکی خێزانی بەڕاستی من هەفتەی 5 ڕۆژ ئیشەکەم هەندێک جار 6 ڕۆژ ئیشەکەم کاتەکانیشی لە 6:30 تاکو 6:30 بەڵام هەموو جارێک هەوڵم داوە کاتێک دابین کەم بۆ منداڵەکانم ئەوەش خاڵێکی زۆر گرنگە باوک ئەبێ نزیکی منداڵەکانی بێت. Oh, hi, this is Dr. Amin, calling from Shoreham Surgery. Oh, right, yes, Gavin Brian. Yes, please. Yes, I've spoken with his wife, Brian, this morning, and I'm a little bit concerned because Brian obviously seems to deteriorate the past couple of days. He's very conscious, but also swallowing, so struggling to get his medication down and then keeping things down. True. بۆ نمونە من ینی سەرژە بیرمە لە مناڵیەوە هەوڵم دا و منداڵەکان بە بۆنەی شانۆ کوردیان فێرکەم یان چیرۆکیان بۆ بخێنمەوە بۆ ئەوەی نزیک بۆ لێمەوە چکە من منداڵەکە گەورە بوو وەکو باوکێک ئەگەر بۆشایەک بوو لە بینی من منداڵەکانم بەڕاستی ڕەنج و ماندووبوونم هەمووی بە فێرۆ دەچێت و الحەمدولillah منداڵەکانم من زۆر شانازیان پێوەکەم زۆر مناڵێکی ژیرن گوێڕایەڵن شتێکیان نەکردووە دژی من بۆستنەوە بۆ نمونە کچە گەورەکەم وەکو هەموو جار باسیەکەین تۆ دڵت خۆشەکەەوە سەرپۆش لەسرە وتی من یەکەم جار بەڕاستی زۆر لە بەردڵی ئەوە کردم بەڵام لەگەڵ تەمەنە تێگەشتم بۆچی کەچ ئەبێ سەرپۆش لەسەر بێت وەستا مامۆستایە و ناو مامۆستانی ئینگلیزە جێگای شانەزیە هەروە کوڕەکانیشم کە پیانەڵم ئەچین بۆ مزگەوت پێکەوە بانوێشکەین زۆر بە ئاسانی دێنەگەڵمە ئێمە هەر 5 نوێژەکەش لە ماڵەوە ئەگەر ئەنجام بدەین بە کۆمەڵ ئەنجامی دێن کەس بە تەنیا بنوێژ ناکە ئەوەش ینی بۆ ئەوەی وەکو سونەت بمێنێتەوە خاڵی کۆتایی نوێژی بربەیان کە زۆر قورسە لەسەر زۆر کەس زۆر چکە بە لە مناڵی فێرمکردن هەستن لە خەو نوێژەکە بکەن سا بارێکی گران نییە بۆ منداڵەکانم. من ناوم دكتورة سنبل عثمان لشاري شەفەڵ ئەژیم لە بەرتانیم بۆ ماوەی 22 ساڵم هاوسەرگیریم کردووە لەگەڵ دکتۆر کاروان ئەمین لە 1996 الحەمدلله زۆر سپاس بخوا ئێمە 3 مناڵمان هەیە یەکێک و 2 کوڕ لێرە خاوەنی ماڵن و خاوەنی ئیشن ئەوەش هەمووی فەزڵ الله سبحانه وتعالى سەرمانە من بە ڕێگەز خۆم تورکمانم بە هیچ نوعێک کوردی نەمزانی هەر لە بەغاش گەورە بووم بەڵام هەر زمانی تورکمانی ئەزانم کە شویم کرد بە کاروان ئەو کاتە خۆی منی کوردی فێری کرد بۆیە ئەو شێوازی کوردی قساکەم ڕەنگە جیاوازە بێ بۆ هەندێک کەس بەڵام من زۆر خۆشحاڵم لەگەڵ کۆمەڵێک کوردی ناسیم و لەگەڵیانە تێکەڵاو بووم بەڕاستی زۆر فشار هەبوو لەسەر ژیانمان بە شتێکی باشی الحەمدولله الله سبحانه وتعالى بۆمان ئاسانی کرد بتوانن وەکو مسلمان لە ئەم وڵاتە بژین هەموو جارێک الحەمدولله نزیکی مزگەوت بوون ئەو کاتش مناڵەکانمان لەگەڵمانە نزیکی مزگەوتن ئێمە هەوڵمان کرد زۆر بە شێوازێکی نمونەیی مناڵەکەمان پەروەردە بکەن لە ڕووی زمان لە ڕووی دین بە شێوازێک کاروان هەموو جارێک مناڵەکان کوردی فێر کرد من بە عەربی زمانی عەربیان فێرم کردووە هەموو جارێک مامۆستا داویمان کردووە بۆیان بە زمانی عەربی فێرەکەن قورئان فێرن کە هەروەها ئێمە زۆر تێکەڵا بە کۆمەڵگە بن و لەگەڵ کۆمەڵگە ئیشەکەن هەوڵە دەن هەموو جاک ژینگەیەکی مسلمان بۆ مناڵمان دروست بکەن چونکە لە ئەم وڵاتە زۆر فشار هەیە لە دەوروبەری ئینگلیز و شێوازی ژیانیان ئەمە بکەیت بڵێن بە ئەو شتەمە کە ئەبێ نەجاتی ئەو مناڵ هەلی هەبێ هەلیکی هەبێ هەلای حەڵالی هەبێ
هەلێکی مسلمانی هەبێ هەموو جارێک ئێمە چوون هەواڵێکی برادێکی مسلمان بە مناڵەکەمان تێکەڵاومان کردووە لەگەڵیانە. من لە پسپۆری دکتۆری وەکو پزیشکی خێزانی ئیشەکەم لێرە، بەڵام من لێکەمەوە بەڕاستی پسپۆری باتنیە بووم. لە باتنیە چ ویستم دکتۆری پێس بم، بەڵام بۆ خاتری مناڵەکانم بەڕاستی هەستم کرد زۆر کاتە بە لە خەستەخانە بم، بۆ یوازم هێنا بووم بە GP کەی بووم بە GP ئەوەش پزیشکی خێزانیم. زۆر دڵم خۆشەم ئیشە ئەەکەم، بەڕاستی نزیکی کۆمەڵگە من ئەکە، هەمن کاتەش ئەتوانم ئەگەداری مناڵەکان بم. من دوای ئەوە هەر خەونی دکتۆری پێستەکە وازم لێ نێهانا ماجستێرم هێنا لە یونیڤەرسیتی کاردف لە وێڵز ئێرە، ئەوەش پێش 2-3 ساڵ بهێنا من و ئێستش ئیشەکەم وەکو GP، بەڵام هەمن کاتش وەکو زیاتر حەزم لە ئیشی پێستە. من تقریبا ڕۆژانە لە 3 ڕۆژ ئیشەکەم لە هەفتەیە، ئەوەش بە بتوانم ئەگداری مناڵەکان بم، با بڵێن ساعت 8 لە ماڵ دەرەچم، هەندێک جار ئەمێنی چەند نوڕنگەکە بۆ من دوورە 8 لە ماڵیم. هەموو جارێک ئەزانم بێ ئەگداری مناڵەکان بن بە شێوازێک ئێنەهۆ درێژی کاتەکە گرنگە، بەڵام بەڕاستی جۆری کاتەکە لەگەڵ مناڵەکانم ئەیان بەسەر ئەوە زۆر گرنگترە. Hello, good morning. This is Dr. Offman returning your call. Can I have your date of birth, please? Thank you, and your name, please? Hello, how can I help you today? Yes? And how long have you been having the pain now for? Since Friday. Okay. So it has been about a week. من و کاروان پێشگە لە ژنمێردین بەڕاستی ئێمە برادرن. یەکەم جار سوپاسی الله سبحانه وتعالى ئەەکەم، دووهەم سوپاسی کاروانەکەم. بەڕاستی ئەگەر من هان نەدا و یارمەتی نەدا لە ئەم ساڵانە نەمتوانی بە ئەم شێوازە دکتۆر بم، سەرکەوتوو بم. هەروەها نەمتوانین بە یەک ئەو مناڵان بە ئەو شێوازە بەخێوە بکەن لە ڕووی خوا، لە ڕووی دراسەی باش بن. پێشگە لە ئەوە لە کاتی پێویستی کە مناڵەکانم مناڵ بوو، من تەقینەوەکانم بڕی وەکو دکتۆر ماڵی خەزۆرم هاتن، زۆر یارمەتی ئێمە کردیان لە ماوەی 2-3 ساڵ، هەموو شتێک بۆ ئێمە کردیان، وەکو باوکو دایک بووم بە مناڵەکانم. بەڕاستی هەر لە نعمەتی خوایە و فەزلی سەرمایە. من ناو مجدە ئەمینە، تەمەنم 24 ساڵە، دانیشتوانی شاری شەفیلدم لە بریتانیا، لە تەمەنی 2 ساڵیوە لەم وڵاتە دەژیم. هەموو پلەی خوێندنم تەواو کردووە تاوەکو ئاستی زانکۆ. لە زانکۆ باکەلۆرسم خوێندووە لە مێژوو و ئەدەبی ئینگلیزی و هەروەها ماستەرم هەیە لە مامۆستایی. ئێستا پیشم ئەوەیە مامۆستای مێژووم لە قوتابخانەیەکی بریتانی لە شاری شەفیلد. لە هەمن کات بەڵام تێگەم ئەگەر ئاستی کوردیەکەم وەکو ئاستی کوردی کەسێک نییە کە لە هەرێمی کوردستان یان بەشەکانی کوردستانی تر گەورە بووە، چونکە من لە بریتانیا دەژیم، زیاتر کات بە ئینگلیزی قسە ئەەکەم لە خوێندنەوە، لە ڕۆژی ئیشکردن. من خۆم مامۆستام لە قوتابخانێکی ئینگلیزی کە بە ئینگلیزی مێژووی بریتانی دەڵێمەوە. بۆ هەوەکارە هەندێک وشم هەیە، هەندێک بەشەکانی ڕێزمانەکەم تەواو نییە. من لە ڕۆژی دووشەمەوە تاکو هەینی مامۆستایی دەکەم. کاتژمێر 6:15 کە بە 7 هەڵستم نەخۆ، خۆم ئامادە دەکەم بە سیارە دەچم بۆ قوتابخانە. لە کاتژمێر 8:30 بۆ 9 قوتابیەکان یەنە ژوورەوە، تا ئەو کاتە دەست پێ دەکات ئیشی مامۆستاییم. قوتابیەکان پەیوەندێکی باشم هەیە لەگەڵیانە و هەروەها لەگەڵ مامۆستەکانی تر. و کاتژمێر 3:15 قوتابخانە تەواوە بێت، هەندێک جار ئەمێنمەوە ئیشی خۆم تەواوەکەم تاکو کاتژمێر 4:05، بەڵام 5:05 دەگەڕێمەوە ماڵەوە. لە ماڵێکین ئێمە 5 کەسین، 2 برام هەیە لەگەڵ دایک و باوکێک. براکانم وەکو هاوڕێ تەماشا دەکەم، پەیوەندێکی نزیک و خۆشەویستمان هەیە. دایک و باوکم هەموو جارێک هانیان ئێمە داوە کە وەکو هاوڕێ لەگەڵ یەکتری مامەڵە بکەین. زۆر سپاسی خواکەم کە
دایک و باوکێکم هەیە کە بە شێوازێکی خۆشەویستی ئیسلامی و گەرم و گەڕ ئێمەیان پەروەردە کردووە. لە مەناڵیەوە باوکم گرنگی پێداوە کە زمانی کوردی بزانین لە تمەنێکی گەنجەوە پەتووکی هێناوتەوە لە هەرێمی کوردستان و پێکەوە هەموو شەمە و یەکشەمەیەک خوێندمان. هەموو شەمەیەک دووسێ لاپەڕەمان خوێندەوە واتای وشەکانمان دەرهێنا بە ئینگلیزی و بە کوردی ئێمەی فێر کرد. بۆ هۆکارە من زۆر دڵشادم کە تا ئێستا توانم لەگەڵ کۆمەڵگای کوردی ئەو پەیوەندیم هەبێت لەگەڵ ماڵ و خێزانی خۆم. لە هەمان کاتیش لە 2013ەوە ئێمە قوتابخانەیەکی کوردیمان دامەزران ناوی ئەوەیە قوتابخانەی نێرگز کە بەشێکە لە ڕێکخراوی خۆشگوزەرانی کوردانی شاری شەفیلد. هەموو شەمەیەک ئەخوێنین لە کاتژمێر 2 تاوەکو 1. من خۆم وەکو قوتابی لەو قوتابخانە خوێندم لە تەمەنی 15 ساڵیەوە و تاوەکو بڵێ تەمەنی 20-21 و ئێستاش من مامۆستاییەکەم بە تایبەتی بۆ 2 کورد کە کوردن لە بریتانیا دەژین بەڵام زمانی کوردیان زۆر باش نییە ئاستیت. من ئەیان بم ئەخوێنین پێکەوە چونکە زمانی کوردیەکە دەزانم لەگەڵ زمانی ئینگلیزیەکە ئەتوانم بۆیان مامۆستایی بکەم. و هەروەها وەکو کچێکی موسڵمانی کورد ئاین لام گرنگە و بەشێکی سەرەکیە لە ژیانم. بۆ نمونە پارازگرتنی لەچکەکەم لە تەمەنی هەرزەکاریەوە لەسرم کردووە و لەو کاتەوە تاکو ئێستا لە هەمووی قۆناغێکی ژیانم لە هیچ کاتێک ڕێگەی لێم نەگرتووە بە پێچەوانە خەڵکی بریتانیا لە هەموو ئاینێک و نابڕواکانیش ڕێزیان زۆر هەیە بۆ ئەو کەسانە کە دەیپارێزن بیر و بڕوای خۆیان. کە دەچم بۆ قوتابخانە لەچکەکەم بەشێکە نیشانەیەکە کە من موسڵمانم بەڵام کاریگەرێکی نییە لەسەر مامەڵەکردنم لەگەڵ مامۆستەکانی تر یان لەگەڵ قوتابیەکان. قوتابخانەکەش زۆر ڕێزدارە لە ئاینم. بۆ نمونە دەیڵێن کە لە ژووری خۆم نوێژی خۆم ئەنجام بدەم، نوێژی نیوەڕۆ و نوێژی ئێوارە. ئەگەرە چین دەرەوە وەکو مامۆستا لە ئێواران خواردنەوە ناخۆن لەسەر ئەو مێزە کە من دانیشتوم. ئیتر ئەگەر بتوانین موسڵمانی کورد یان کێج لە هەموو کاتێک کراوە بن و بە شێوازێکی جوامێری و ڕێزدار لەگەڵ ئەو کەسانە لە ئیش لە قوتابخانە مامەڵە بکەن خەڵک تێئەگات و ڕێزت لێگرێت. بەڕاستی گرنگە کۆمەڵگای کورد ئیش بکەن و لە بیریان بمێنێتەوە کە ڕەفتار و جوڵانەوە گرنگترین بەشە لە ئاینی ئیسلام. ئەگەر من بچم دەرەوە و لە کاتی ئیش لەگەڵ ئەم سەرپۆشە ڕەفتارێکی ناشرین پیشان بدەم ئەوە وەکو ئاوێنەیەکە لەسەر خۆم بەم ئاوێنەیەکیشە لەسەر کۆمەڵگای کورد و موسڵمانەکان. گرنگە ئێمە خۆمان بسلمێنین کە ئێمە خەڵکێکی ڕێزدارین، پێشکەوتوین، ڕەفتارێکی جوان دەتوانین پیشان بدەین بۆ هەموو کەسێک. الحەمدولله ئەم ئێوارەش تەواو ئینشاڵڵا بەرەو ماڵەوە دەڕۆم. همگیان چه چاو جانتان. من ناوم ئەحمەدیار ئەمینە، تەمەنم 20 ساڵە لە بریتانیا دایک بووم. لێرەش قوتابخانە ئەنجامم کرد و ئێستا 2 ساڵمە پزیشکی دانیە خوێنم لە شاری ڤەلەنسیا لە وڵاتی ئیسپانیا. ئەلحەمدولله لە عایلەیەکی موسڵمان دایک بووم و پەروەردەکراوم. سپاس بۆ خوا و بۆ دایک و باوکم کە بە شێوازێکی گونجاو و ڕێک و پێک منیان پەروەردەی کرد و من و خوشک و براکەشم بە شێوازێکی جوان پەروەردەیان کرد بۆ بتوانم بگەمە ئەم ئاستە و هەروەها هەوڵەدەم
چالاک بم لە کۆمەلگاکانم ئەگەر موسڵمان بن کورد بن یان لە کولتور و وڵاتی تر بن کۆمەڵێک وەرزشم یاریم کردووە وەرزشی تیپی کەراتی بێت تۆپی ئاو بێت تۆپی ئەمریکی بێت لەگەڵ ئەو کۆرانە کە یاریەکەم مسلمانن ناباوەڕن بۆ من زۆر گرنگ نییە و هەروەها هەموو جارێک هەوڵ دەدەم گورجوگۆڵ بم و کەسێکی باش بم بۆ کۆمەلگاکەم لە پاشوو لە ئایندەش لای من گرنگ نییە ئەگەر کەسێک مسلمان بێت یان کورد بێت یان ناباوەڕ بێت دایک و باوکەم بەو شێوازە من پەروەردەیان کردووە کە بە هەموو کەسێک ئیش بکەم و کەسێکی باش بم و سپاس بۆ دایک و باوکم کە منیان بردووە بۆ مزگەوت لە مناڵیەوە لەوەیەوە پەروەردە کراوم هاوڕێم دروستم کردووە لەگەڵ کورد لەگەڵ عەرەب لەگەڵ پاکستان بۆ وایە بۆ من مزگەوت هەر بۆ نوێژکردن نییە جێگایەکە کە هاوڕێ بینم کە پەیوەندی ئەتوانم دروست بکەم لەگەڵ خەڵکی تر و بە ئەو هۆکارەش کە ئەچم بۆ سپانیا من گرفتم نییە بڕۆم بۆ مزگەوت بۆ نوێژی هەینی بۆ نوێژی جەژنان بۆ بۆنە مناسبەتی ئایینی مزگەوت نزیکە بۆ دڵم هەمەگیان چۆن بۆ ڕۆژەکەت باش بوو سپاس الحەمدولله ئەم گڕۆ جوانەمان چۆن بۆ قوتابخانە خوێندەم کرد ناسم فیزیا و ئینگلیزیم کرد بەڵام باش هەڵێ چی بچین بازارەکەین لە مارکەتی حەناڵەکەی کوردیەکە زۆر کاتێکی باشە کاتی چاکە فەرموو چۆنی کاکی سەرچاو باشی تۆ سڵاوی خواتان لای بێ برایان بڕێ انشاءالله باش نەموو یاخوا سەرچاوە وایە دوستمان دانێکم نیشمان بدەیتێ لەگەڵ نانی تازەتان هەیە بەڵێ بە چاوان سەمون نان هەردووش فرێش تازەی دەشێت چۆن دەوێت پلانەکان هەیە توزێک وا درێژە و کەنیکە دەنگەکانێک ئەستوورەکان سەمون ئەوە چی دەوێت تۆ نانی چی دەوێت کام خورمان دەوێت هی ئەلجیریەکە زۆر خۆشە جزاری جزایریەکە دانیان بووە كان كتير مشكلة لا بختكي ويبان قال ئێمە وەکو مارکەتی شەفێڵد فرێشفود لە شاری شەفێڵد ڕۆژانە خواردنی فرێشمانەیە سەوزۆ میوەی فرێش گۆشتی فرێش بەیکەری فرێش نان و سەمون و هەموو شتێکی فرێشمان هەیە مارکەتی شەفێڵد فرۆش لە خزمەتی کڕیارە کوردەکانیایە بۆ دەوروبەری شاری شەفێڵد و هەموو ساوز یۆرکشەیەر ئێمە ئەم مارکێتەمان داناوە لەبەرەوەی لە شەفێڵد مارکێتێکی کوردی وایتیانە بوو بۆی هەستین بەکردنەوەی ئەم مارکێتە بۆ ڕەوەندی کوردی و هەموو قەومەکانی تریش وانواع خواردنی کوردیمان هەیە لێرە دەستەبەرە بێت و بۆ کوردانی دەوروبەری شاری شەفێڵد و ڕۆزەرهام و چەستەفێڵد و بانزلی و هەموو ساوز یۆرکشەیەر لە خزمەتی هەموو لایەکین و داشکاندێکی تاوامان هەیە بۆ مانگی ڕەمەزان و جەژنی ڕەمەزانی پیرۆز.
مشتري حزليتي هذا مشكلة هي كم كذا سيدة بلان مشتري ترندوس اللي جات السوق ناخذ مكان حمايات حزليني شلون؟ جاء يا اخوان بدأت أخذ فلوسي ولما دخلوا علي كان بدر هنا تقعي هنا الألقاب شو بشتري من الزرع لأن الألقاب أنا أو بشكوي عنها شو أمان عليك بيشتري تأثيرها هي مش ليك ولا كمان هيا أو الشوربة يعني شو مسكين بس شم كردوة برنجكش آمادة إن شاء الله بدلت أنا بيا ربي أو شي نيمة محلبين بدرس كردوة إن شاء الله بدلت أنا بيا ربي بسم الله والحمد لله. روجوك من شكاند إن شاء الله لقنا حكام من خوش بيت سبحانه وتعالى دعوة كارم من الله سبحانه وتعالى قشت مسلمانان رزقار كلا هجاري ونبوني يا رب العالمين. الله أكبر. أو شو أو سيران بني الله أكبر. الحمد لله رب العالمين الرحمن الرحيم ملك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين. وما آتيناهم من كتب يدرسونها
وما أرسلنا إليهم قبلك من نذير وكذب الذين من قبلهم وما بلغوا معشار ما آتيناهم فكذبوا رسلي فكيف كان نكير. الله أكبر. سمع الله لمن حمده. طيبا وبارك فيه. الله أكبر. الله أكبر. الله أكبر. الله أكبر. السلام عليكم ورحمة الله. السلام عليكم ورحمة الله.